کەرامەت و شانازی کەرامەتەوە کێشراوە ڕۆژی ئەو ئاڵایی کە دڵ پێی لێ دەدات و لە لادێکاندا دەچێندرێت بۆ بڵاوکردنەوەی عەتر و یاسەمین و ڕەیحانە لە ڕوحدا. ئاڵایی پیرۆزی کوردستانم پێشەوەی لە ئاسمانی میلەتدا بفرێت لە فەزای دڵ و ویژدانەکاندا هەڵدەفرێت هێماییەک ڕێزی و قوربانیدان و خەبات و خۆڕاگریە و هێمایی هاوکاری و شانازیە. ئامادەبوانی خۆشەویست، میوانانی بەڕێز، ڕۆژی ئاڵاتان پیرۆز. بە ناوی لقی سۆرانی دەستگای پاراستنی ئاڵای کوردستان و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران بە خێراتنی یەک بە یەکتان دەکەین بەخێر بێن بۆ مەراسیمی بەرز و پیرۆزڕاگرتنی ڕۆژی نەتەوەی ئاڵای کوردستان. میوانانی عزیز، ئەمساڵ لە شاری سۆران لە کاتێکدا یادی ڕۆژی ئاڵا دەکرێتەوە کە هێشتا لە ماتەمدایە لە باڵەخانەیەکی نیشتەجێبوون کە تیادا 14 ڕوح و 14 دڵ و 14 هەناسەی پاک و 14 چین و 14 توێژ و 14 پێکهاتەی جیاواز خەونەکانیان بوون بە خۆڵەمێش. ماستەر و دکتۆرایەک، مامۆستا و قوتابیەک، وەستا و کرێکارێک، هاوسەفەر و هاوژینێک وەک گەڵای پاییز هەڵوەرین و لە نێو تەپ و تۆز و دووکەڵی باڵەخانەیەکدا شاریان پڕکرد لە شین. ئاگرێک لە ناخمدایە تا قوتابیەکە ماستەرنامە و تێزی دکتۆراکەی تەواو نەکات ناکوژێتەوە. ئاگرێک لە سینەمدایە تا وەستا و کرێکارەکە باڵەخانەکەیان تەواو نەکەن ناکوژێتەوە. ئاگرێک لە دڵمدایە تا خێزانە عەرەبەکە برایەتی کورد و عەرەب نەسەلمێنێ ناکوژێتەوە. ئاگرێک لە سینەمدایە تا هەردوو هاوژینەکە ژوورەکەیان پڕ لە خۆشەویستی نەکەن ناکوژێتەوە. میوانانی بەڕێز، لە دەستپێکدا هەمومان دەقەیەک ڕادەوەستین بۆ گیانی پاکی قوربانیانی ڕووداوەکەی ئاگرەکەی سۆران و سەرجەم شەهیدانی ڕێگای ئازادی و سەربەستی کورد و کوردستان بێگومان لەگەڵ مارچینەتەوەی ڕەقیب. سەروەری و نەمری بۆ شەهیدان. ئامادەبوانی خۆشەویست، پەیوی دەستپێک و بەخێراتن لەلایەن نورەدین عەبدولقادر بەرپرسی لقی سۆرانی دەستگای پاراستنی ئاڵای کوردستان پێشکەش دەکرێت. با بفەرموویت. بە ناوی خۆی گەڕ و مێرەبان، بەڕێز کاک هەڵگورد شێخ نەجیب سەرپرسیاری ئیدارەی سەربەخۆی سووران، بەڕێز بەهرام عەریف یاسین
بەرپرسی لەکەیتە و ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان بەڕێزان ئەندامانی پارلەمان و ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێر بەڕێز قایمقامی قەزای ناوەندی سووران بەڕێزان نوێنەری حیزب و لایەنە سیاسیەکان بەڕێوەبەری فەرمانگە حکوومیەکان پێشمەرگەگیان لەسەر دەستەکان خانوادەی شەهیدە بەڕێزەکان هێزەکانی ئەمنی ئاسایش و پۆلیس بە هەموو سلکەکانیەوە چالاکوانە مەدەنیەکان ڕوشەمبیران ئافرەتان قوتابیان لاوانی خۆشەویست ڕاگەیانکارانی عەزیز تێکڕایی میوانانی قەدرگران و ئامادەبووی بەڕێز بە ناوی نووسینگەی سوورانی دەستگای پاراستنی ئاڵای کوردستان و ئیدارەی سەربەخۆیی سووران و بەڕێوەبەری تەندروستی سووران بە خێراتنی گەرمی هەموو لایەکان دەکەین بەخێربێن سەرچەوە بەختەوەرین ئەم ساڵیش ئەم ڕۆژە پیرۆزە ئەم یادە بە ئامادەبوونیەوەی بەڕێز و خۆشەویست دەکەینەوە بۆ بەسکردنەوەی ئاڵای پیرۆزی کوردستان لەم شوێنە بەڕێزان ئەم ساڵ سووران ئەم یادە بە خەمباری دەکاتەوە بەهۆی ئەو کارە سادە دڵتەزینە سروشتیەی ڕوویدا لە شارەکەمان کە بۆ هۆی لەدەستدانی چەندین عەزیزێکی ئەم شارە سەری ڕێز و نەوازشدا نوێنین بۆ قوربانیانی ئەم کارە سادە بەڕێزان ئێمە لە نووسینگەی سوورانی دەستگای پاراستنی ئاڵای کوردستان هەمیشە هەوڵمان داوە بۆ ئەوەی ئاڵای کوردستان بە نوێیی و بە جوانی بپارێزین و شکاوە بیتن بەڕێزان ئاڵا مێژوویەکی زۆر کۆنی هەیە بە پێی بەڵگەنامەکان چەندین ساڵ پێش زین ئاڵا لە کاتی جەنگەکاندا بەکار هاتووە گەلی کوردیش هەر لە کوونەوە ئاڵای خۆی هەبووە لە سەردەمی سەلاحەددینی ئەیوبی لە ساڵی 1937 تاکو ئێستا هەمیشە ڕەنگەکانی زەرد سپی و سەوز وەک هیمایی ئاڵای کورد دیاری کراوە بەڕێزان وەک دەزانن هەفتەی دوازدەی هەموو ساڵێک ڕۆژی ئاڵای پیرۆزی کوردستانە کە لە ڕێکەوتی 11/11/1999 پەرلەمانی کوردستان بە یاسای ژمارە 14 ئەم ڕۆژە وەکو ڕۆژی ئاڵا دیاری کردووە بە یاسا لێرەوە پێشنیارێک بۆ حکوومەتی هەرێم و بۆ ئیدارە فوجیەکان دەکەین کە لە کاتی نوێکردنەوەی ئاڵای پیرۆزی کوردستان هەمیشەم ئاڵا کەونانە بە ئەمانەتەوە هەڵبگیرێتن چونکە زۆر جارە ئەبینن ئەو ئاڵانە لە ناو زبڵدان فڕێدەدرێتن بۆیە وەکو یاسا لە هەموو وڵاتان بە یاسا ڕێکراوە بە تەلەفکردنی یان هەلگرتنی لەلایەن سەرۆکی ئیدارەوە دەبی موافقە بکرێتن بۆیە پێویستە هەمومان بە شکووە ئەم ئاڵایە هەلبگرین و لە کاتی نوێکردنەوەش فڕێنەدەنە ناو زبڵدان بەڕێزان ویستمان ڕۆژی ئاڵا بە هەڵپەرکێ و خۆشی بیتن چونکە هەمیشە ئەم یادە یادێکی پیرۆزە بە هەڵپەرکێ و خوشیە بەڵام ئەم ساڵ لەبەر ئەو کارە ساتە ئەم یادەمە ویستمان هەفتەیە پەرچکە بە پێی یاسا دەبیتن ئەم یادە نوێ بکرێتەوە ئەگەر بە تەنیایش بیتن ئەبی ئاڵای کوردستان بڵند بکرێتن بوویە ویستمان ئەو یادە هەر بەو شێوەیە تێنە پەڕیتن بکەینەوە لێرە سوپاسی بەڕێوەبەری تەندروستی سووران دەکەین کە ئەو دەرفەتەدا لێرە بتوانین ئەو یادە نوێ بکەینەوە و پێویستە سوپاسی ئەو هەموو بەڕێزانە بکەین کە هاوکارمانن لە خزمەتکردنی ئاڵای پیرۆزی کوردستان سوپاسی بەڕێز جەنابی مەڵام مستەفا بارزانی دەکەین بۆ خەمخۆری جەنابیان لە هەموو بوارەکانی ژیان و کەلتوری و نەتەوەی بۆ دابینکردنی ئەم ستونە بۆ ئاڵای کوردستان هەروەها سوپاسی برای بەڕێزمان دکتۆر کامەران دەکەین کە هەوڵێکی زۆر دەودانانی ئەم ستونە لە شوێنە پیرۆزە سوپاسێکی تایبەتی ماموو بەڕێز هەڵگورشێک نەجیب کە هەمیشە پاڵپشتێکی سەرەکیە بوو پیرۆزڕاگرتن و هاوکاریکردنیاندا نوێکردنەوە و ئاڵای کوردستان هەروەها سوپاسی بەڕێز بەرپرسی لەکیدە دەکەین کە هەمیشە خەمخورانە پاڵپشتمانە و هەمیشە یعنی ئەو داوای کردووە پێویستە ئەمە هاوکارن بۆ ئاڵای کوردستان چونکە گیانمان بەخشیوە بۆ ئەم ئاڵایە سوپاسی بەڕێوەبەری دایرەی کارەبای سووران دەکەین کە هەمیشە وەکو سەربازێک لەگەڵ ئێمەدا لای مارکە پیرۆزە هەر لە شەو و ڕۆژدا هەمیشە بە کارماندەکانیوان لەگەڵ ئێمەدانە دووبارە سوپاس بۆ ئامادەبوونتان نەمری بوو شەهیدانمان سەرکەوتن بوو کوردستان هەر شکاوە بیت ئاڵای پیرۆزی کوردستان ئاڵای وڵاتم بەرز و شەکاوە گەل لە پێناوت قوربانی داوە ئاڵای بڵند و جوان و کەموێنە سیمات بۆ دڵسۆز هەر دڵڕفێنە هەزاران ڕۆڵە بۆتیان بەخشی گیان تا شەکاوە بێت ڕەمزی نیشتیمان تکاکەم ئاڵای دەستەکانتان بەرز بکەنەوە بە ئاڵاکانتان بشەکێتەوە ئامادەبوانی خۆشەویست ئێستاش
وتاری بەڕێز هەڵگۆرد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران پێشکەش دەکرێت با بفەرموێت. بەناوی خوای گەورە و میهرەبان، ئامادەبوانی خۆشەویست، بەناوی خۆم و برای بەڕێزم کاک بەهرام بەرپرسی لەقیدا بە خێراتنتان دەکەین، سوپاسی ئامادەبوونتان دەکەین. بەڕێزان، ئێمە ئەمڕۆکە لەم ڕۆژە پیرۆزە یادی ئاڵای کوردستان دەکەینەوە لە کاتێکدا دەڤەری ئێمە و ئیدارەی سەربەخۆی سۆران هێشتان لە ماتەمدایە. دارێکی دیکە لەو ڕۆژە پیرۆزە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی قوربانیانی هەشتی دوازدەی شاری سۆران دەکەین کە بووە هۆی گیان لە دەستدانی چواردە هاوڵاتی خۆشەویست. بەڕێزان، هەر لێرەوە بە دەرفەتی دەزانم بە ئێوەی ئازیز ڕابگەینین کە ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ ڕێزگرتن لەو قوربانیانە لە بۆنەکانی کریسمس و سەرەساڵ هیچ ئاهەنگێک و مەراسیمێکی فەرمی بەڕێوە ناچێت. ئەمەش وەکو ڕێزگرتنێکە بۆ قوربانیانی شارەکەمان. تەنها ڕۆناکردنەوەی شار و ڕۆناکردنەوەی گەلی لە بەرنامەی ئێمە دەبێت وەکو ڕۆناچیەک بۆ جانی و ڕوحی ئەو قوربانیانە. بەڕێزان، هەر لێرە بە دەرفەتی دەزانم بە هەمان شێوە ئەو لیژنەی لەلایەن فەرمانی جەنابی سەرۆکی حکومەت پێکێنراوە کارەکانی تەواو بووە. راپۆرتەکانی ئەمڕۆکە دەخاتە بەردەم وەزیری ناوخۆ بۆ زیاتر لێکۆڵینەوە لەسەر هۆکار و بابەت هۆکارەکانی دروستبوونی ئەو ڕووداوە و ڕێژەی قوربانیان. جارێکی دیکە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی خانەوادەکانیان دەکەین و هیوادارین ئەمە دوا کارەساتی لەو شێوە بێتن لە ئیدارەی سەربەخۆی سۆران و تەواوی هەرێمی کوردستان. بەڕێزان، دیارە ڕۆژی هەفتەی 12 وەکو دیاریکردنی ڕۆژی ئاڵای کوردستان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە وەرچەرخانێکی سیاسی گرنگ بوو بەنسبەت ئێمەی کورد. و هەمومان دەزانین کە ئاڵای کوردستان و سرودی نیشتیمانی عەیڕەقیب دوو سەلمێنراو بن و دوو هۆکاری سەرەکی هەبوونی کوردستانێکی یەکگرتوو بووە کە ئەم ئاڵایە و ئەم سرودە لە هەموو پارچەکانی دیکەی کوردستانیش وەکو ڕەمزێک سەیر کراوە. ئەوەی دەمەوێت من ئاماژەی پێ بکەم لەم ڕۆژە پیرۆزەوەیە کە دوژمنانی کورد زۆر بە شێوەیەکی بەرنامەدا ڕێژراو کاریان لەسەر ئەوە کردووە کە هەم ئاڵایەکەمان بشێوێنن و هەم سرودەکەی عەیڕەقیبشمان بشێوێنن. دیارە ئامانجیش لەم بەرنامەیە زۆر ڕوون و ئاشکرایە و بەداخەوە لە لایەن چەند پارتێکی کوردی کار لەسەرەوە کراوە کە لە شکۆی ئاڵای کوردستان کەم بکرێتەوە. هەمووان دەزانین هەر پارتێکی سیاسی ئازادە لەوەی کە ئاڵایەکی تایبەت بە پارتەکەی هەبێتن، بەڵام ئاڵای کوردستان سمبولی کۆکەرەوەی هەموو دەنگ و ڕەنگەکان و لایەنەکانە نەک تەنها لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڵکو لەسەر ئاستی هەموو پارچەکانی دیکەی کوردستان. بۆیە ئەرچی ئێمەیە
و ئەرچی گەنجان و لاوان و ڕێکخراوەکانە کە بەرەنگاری ئەو پلانانەی دوژمن ببینەوە بۆ ئەوەی هەردەم ئاڵای شکۆی کوردستان بەرز ڕابگیرێتن و هەردەم ئەو ئاڵایە بێتن ببێتە کۆکەرەوە بۆ هەموو دەنگ و ڕەنگەکان لەسەر ئاستی هەموو ناوچەکانی دیکەی کوردستان. بە هەمان شێوە زۆر جاران لەلایەن بەداخەوە لەلایەن پارتە ئیسلامیەکانیشەوە کار بۆەوە دەکرێتن کە ئاڵای کوردستان یان سرودی نیشتیمانی کوردستان لەگەڵ بەها پیرۆزەکانی ئاینی ئیسلام یەک ناگرێتەوە، بۆیە ئەوانیش زۆر جاران هەڵمەتێکی وایان دەست پێ کردووە کە وا لە خەڵکی ئێمە بگەینن کە هەم ئاڵا و هەم سرودی نیشتیمانیش لەگەڵ بەها پیرۆزەکانی ئیسلام یەک ناگرێتەوە، لە کاتێکدا هەموو وڵاتانی ئیسلامی جیهان خاوەنی ئاڵا و سرودی نیشتیمانی خۆیان و هیچ کاتێک ئێمەی ملەتی موسڵمان ئەم بابەتەمان تێکەڵ بە وە نەکردووە کە خوا نەخواستە ڕێگر بێتن یان لەگەڵ بەهاکانی ئیسلامی پیرۆز ئیسلام نێتەوە. بۆیە دەبێت کاری زیدی لەسەرەوە بکەین کە گەنجانمان بە ئاڵای کوردستان و بە هەستی نەتەوایەتی ئاشنا بکەین. ئەوە لەوانەیە بەرنامەیەکی باشی بێتن، ئێمەش وەکو ئیدارە یەکێک لەو بەرنامانەیە کە بمانەوێتن بەرەنگاری پلانەکانی دوژمن ببینەوە لەوەی کە وا بکەن ئاڵای کوردستان لە بەرچاوی گەنجانمان بهێخن یان هەستی نەتەوایەتی لە نێو گەنجانمان کاڵ بکەنەوە. ئێمە دەبێت دەرگای گفتوگۆ و نزیک بوونەوە لە گەنجانمان بە شێوەیەک بێتن کە بتوانین جێ لە پاش پێشنیار و کێشەکانیان بگرین و هەوڵ بدەین ببنە بەشێک لە بەڕێوەبردننی ئەم وڵاتە. هەر لەم ڕوانگەیەوە هەمومان دەزانین لە ساڵانی ڕابردوو لە کابینێ نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و خودی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی چەندین دیدار و گفتوگۆی کراوانەی لەگەڵ گەنجانی هەرێمی کوردستان کردووە و باس لە هەموو کێشە و بابەتەکان کراوە و زۆر بەڕاشکاوانە توانیتیان لەگەڵ سەرۆکی حکوومەتی خۆیان قسە بکەن و گفتوگۆ بکەن و گلەیەکانی خۆیان بگەینە جەنابیان. ئێمەش هەر لەم ڕوانگەیەوە لە سونگەی ئەو بەرپرسیارەتەوە بە هەمان شێوە سیگمان کراوەیە و دەرگامان کراوەیە و گفتوگۆمان کراوەیە لەگەڵ هەموو چین و توێژەکانی ئەو دەبەرە بۆ ئەوەی بتوانین لە نزیکەوە گوێ لە داواکان و کێشەکانیان بگرین و ئەوان ببنە بەشێکی گرنگ لە بەڕێوەبردننی ئەم شارە. بەهابوونی ئەو گفتوگۆیە کراوانە و بە بەشداری پێکردنی گەنجان و لاوانمان لە بەڕێوەبردننی شار و وڵات ئێمە دەتوانین بەرەنگاری هەموو پلانەکانی دوژمن ببینەوە بەوەی کە بتوانن کاریگەری نێرێنیان لەسەر هەست و سۆزی ئێمەی کورد هەبێتن بە شێوەیەک لەو شێوانە کە ئەوان بە بەردەوام کاری لەسەر دەکەن لە دوژمنانی دەوروبەرمان. جارێکی دیکە لەو ڕۆژە پیرۆزە سەری ڕێز و نەوازش بۆ قوربانیانی کارەساتەکەی هەشتی 12 سۆران دادەنوێنین و هیوادارین دوا کارەسات بێتن بۆ ئەم دەڤەرەمان و هەموو ئەو کەم تەرخەمی و کەم و کوڕیانش ئەگەر هەر لایەک لە هەر شوێنێک هەبێتن ئێمە کاری زیدی لەسەر بکەین بۆ ئەوەی ڕووداوی لەو شێوە دووبارە نەبێتەوە. وێڕای پیرۆزباییمان و دەستخۆشیش لە ڕێکخەرانی ئەم ڕۆژە دەکەین کە توانیان بە هەبوونی ماتەمێکی سەرتاسەری لە ئیدارەی سۆران بەڵام پەیامێکمان بگەینینە هەموو دۆست و دوژمنان کە لە هەر کاتێکی ناخۆش بێتن ئاڵای کوردستان هەر شەکاوە دەبێت، هەر بەرز دەبێت، هەر پیرۆز دەبێت. زۆر زۆر سپاسی ئامادەبوونتان دەکەین و ئینشەڵڵا خوا سەبووری هەموو خانەوادانەی کە لەو قوربانیانە هەبوون خوا سەبووریان بدات و خوا کوردستانیشمان ئاوەدان بکاتن دوور ببێتن لە هەموو پلانەکانی دوژمنانمان. زۆر زۆر سپاس، جارێکە بەخێر بێ.
ئەم ئاڵایە پەڕۆنیە و پەرچەمێکی گەلی کوردە ڕەمزی تۆیە و کوردستانە بە جێماوی دەستی مەردە لە دوای قازی ماوەتەوە دەریایە خوێن بۆی ڕژاوە ئەم ئاڵایە هەتا ئەمڕۆ شکۆی وەرچاو و پارێزراوە میوانانی ئازیز ئامادەبوانی بەڕێز وتاری بەهرام عەریف یاسین بەرپرسی لق و ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان پێشکەش دەکرێت بەڕێزیان باڵفەرموون. بەیانیتان باش ڕێی بەڕێزمان کاک هەلگورد سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران نوێنەری هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان بەرپرسانی حکومی حزبی لەشکری و ئەمنی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەی ئاشتی هەموو ئامادەبوانی بەڕێز ڕۆژی پیرۆزی ئاڵای کوردستانتان لێ پیرۆز بێ. هەروەکو هەموو لایەکمان ئاگادارین هەموو ئاڵایەک هەلگیری هەندێک هێمای تایبەت با قەوارەیە یان ئەو گەلانە یان ئەو گەلەیە کە لەسەر خاکێکی دیاریکراو دەژین کە زمانێکی جودایان هەیە کلتورێکی جودایان هەیە ناسنامەی خۆیان هەیە بۆیە دەتوانین بڵێن فەلسەفەی سیاسی و ناسنامەی نەتەوەیی لە ئاڵای هەموو وڵاتێک یان گەلێکدا بەرجەستە دەبێ. من هیوادارم لە داهاتوودا ئاڵای ئێمەش وەکو هەموو گەلانی سەرڕووی ئەم زەمینە لە نەتەوەی گرتووەکان بشەکێتەوە و هەموومان شانازی پێوە بکەین چونکە ئەم ئاڵایە قوربانیەکی زۆری بۆ درراوە بۆ ئەوەی هەتا ئەمڕۆ بەردەوام بێ. هەموو وڵاتان هەموو مکەوناتی پێکهێنانی وڵاتان یان سنووری جوگرافی هەر وڵاتێک پێویستی بە چەند خصوصیاتێکی تایبەتە وەکو گەلێکی جودا، فەرهەنگێکی جودا، زمانێکی جودا، مێژوویەکی جودا و هەموو ئەمانەش لە ئاڵادا بەرجەستە دەبن. بۆیە ئاڵا پیرۆزە، پێویستە هەر هەموو لایەکمان ڕێزی لێ بگرین. من هەروەکو برای بەڕێزم کاک هەلگوردیش ئیشارەتی پێدا جارێکی تر هاوخەمی قۆڵی خۆمان دەردەبڕین بۆ قوربانیانی ئەو کارەسەتەی کە چەند ڕۆژ پێش ئێستا لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ڕوویدا. هەمومان داغدارین بۆ لە دەستدانی ئەم کەسانە خوشک و برایانەی ئێمە کە لە بوارە جیاجیاوازەکاندا کەسانی خاوەن ئەزمون و شارەزا بوون و بەڕاستی ئێمە لەم سنوورە پێویستیمان پێبوو. هیوادارین بە هیمەتی هەموو لایەک بتوانین ئەم حاڵەتانە هەر یەکجاری بنبڕیان کەین و ئەگەریش بەردەوام بن هەروەکو لە هەموو وڵاتانی دنیادا باوە بتوانین بە کەمترین خەسارەت لێ دەربچین. هەواڵانی بەڕێز ئەم ئاڵایە بە سەردەستی قازی مەزن تەسلیم بە بارزانی مەزن کرا و هەتا ئەمڕۆژ ئەم ئاڵایە بە هیمەت و خۆراگری خەلکی کوردستان دڵسۆزانی ئەم وڵاتە بەردەوامی هەیە. خەلکێکی زۆر تێکوشەرانی زۆر خوێنی خۆیان بەخشی بۆ ئەوەی ئەم ئاڵایە بەرز و پیرۆز بێ. لە مێژوویەکی نەچەندان دووری ئێمە لە شەڕی تیرۆریستانی داعش ڕێک لە ڕۆژی ئاڵای کوردستان تیرۆریستانی داعش بە خیاڵی ئەوەی کە دەتوانن بین سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بشکێنن و بین هەولێری پایتەختی هەرێمی کوردستان داگیر بکەن و ئیرادەی خەلکی کوردستان تێک بشکێنن. لە هەر سێک مێحوەری ناوەران باشیگ و خازر هێرشی سەر سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستانیان کرد. خۆراگری و هیمەتی بەرزی هێزی پێشمەرگەی کوردستان ئەم پیلانەی ئەوانی تێک شکاند و بەخشینی خوێنی پۆلێک لە فەرماندە و قارەمانانی ئەم ملەتە و پێشمەرگە عەزیزەکانی ئێمە کە دیارترینیان هیوە شەوکەتی مام ڕەمەزان و عەمید مەغرید هەرکی و پۆلێک فەرماندە و تێکوشەری ئێمە بوون لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری کورد و کوردستان دادەنوێنین. ئەوان بەشێکن لە مێژووی پرسەروەری ئێمە لە خەباتی گەلی کوردستان و وێزگە جوداجودەکانی ئەم گەلەدا. هەواڵانی بەڕێز ئەم ڕۆژ بە خۆراگری خەلکی کوردستان و بە هیمەتی گەنجان و لاوانی ئێمە و بە یەک ڕێزی و یەک گوتاری و یەک هەڵوێستی هەموو هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان
دەتوانین ڕوبەڕووی هەموو تەحەدیاتەکان ببینەوە کە ڕوبەڕووی ئەزموونی هەرێمی کوردستانن و دەتوانین ئەم ئاڵایە بپارێزین، بەردەوامی پێ بدەین، بەرزتری لێ بکەین و بەردەوام شکودارتر بێت. جارێکی تر ڕۆژی ئاڵای کوردستان لە هەموو لایەکان پیرۆز بێ. سڵاو لە خوێنی پاکی تێک ڕێ شەهیدانی کورد و کوردستان، سەروەریان باوکی ڕۆحی و نەتەوەییمان بارزانی مازن و کاکی ئەدریسی هەمیشە زندە و زۆر زۆر سپاس. ئاڵای کوردستان ڕەمزی نیشتیمان، بزوێنەری دڵ هەژێنەری گیان، هەزووی مێشک و دروستکی چاوان، جۆش و خرۆشی هەناوی لاوان، هێمای سنوور و نەخشەی نیشتیمان، شەکانەوەی تۆ هەناسەی گەلە، دەرکەوتنی تۆ هانایە و هەلە، درەوشانەوەت خۆری دەمکەلە، لەرەت فەرمانی خێرایە و پەلە. ئامادەبوانی خۆشەویست، میوانانی بەڕێز، ئێستاش ئاڵای پیرۆزی کوردستان لەلایەن کوڕکچی شەهید بەرز دەکرێتەوە کە لەلایەن نووسینگەی بەڕێز مەلا مستەفا بارزانی لە ڕۆژی ڕێکراندۆم بۆ نەخۆشخانەی ئاشتی فێرکاری سۆران دابین کراوە. سپاس بۆ دڵسۆزیان، سپاس بۆ هاوکاریان. بیر و باور و تخیب ذکرى نبین قاضی محمد بونا یک دست بونا فدا و شهید افعالا رنگین و آل افعاقا جیندا و جینبال کرینه عاشقین دوزه کرینه پشمرگه ناو شقال لخویندایی عاشقی خازی جین و ریجی بانگوازی بوما کردان تو آماجی تو هیوی و هردا خازی. آماده بوین هجا دیگر بلنبونا آلای کردستانه دیدید که هیچی آلای دست خوب بلند کن همی بگ و بیجین شهیدن خواه آرام بلون جانگورین آخوالات تنا بلون جانگورین آلا و نیشتیمان ابرو که کردستان همی کسک سپی زرپوشه دایکن شهیدان ابرو که کس نرش پوشه. آلای کردستان رمزی نیشتیمان گرمیانی گرما رنگ سورکت سپید پێستانە بەرز و دوورەکەت سەوزیت ژیان و گەشت و بەرەکەت خوا خۆری خۆی لەسەر خۆری تۆدانا هەر بۆ جوانی تۆش دایەوە دەستخۆت هەر بەرز و شەکاوە بێت ئاڵای کوردستان تکا کەمێوەش ئاڵاکانتان بەرز بکەنەوە با لەگەڵ بەرزبوونەوەی ئاڵای دەستی ئێوەش بشەکێتەوە. دەستان خۆش بێ سەروەری و نەمری بۆ شەهیدان هەر شەکاوە بێ ئاڵاکەمان بەم شێوە هاتنە کۆتایی مەراسیمەکەمان جارێکی تر بەخێر بێن سەر و سەرچاوانمان هاتن وڵاتمان ئاوەدان ئاڵاکەشمان هەر بەرز و شەکاوە بێت.